ئەم کاتتان باش ئەم کاتە باسی نەخۆشی جگەرتان لەگەڵاکەم یەکێکە لەو نەخۆشیانەی کە زۆر کەس تووشە بێ و زۆر مهمە کە بیزانن ئەم نەخۆشانە چییە و چۆن عیلاجەکرێ. چەند نەخۆشی هەیە تووشی ئیلتیهابی جگەرمانەکە ئەمەوێ ئەم چاشتە بزانن کە زۆر مهمە کحولە ڤایرۆسە دەرمانە لەگەڵ ئەو نەخۆشیانەی کە پێڵەن بەرگری دژخۆی. ئەمە یەکەم جار باسی ڤایرۆسەکان بکەین. 5 ئەنواع ڤایرۆس هەیە تووشی ئیلتیهابی جگەرمانەکە ئەوە پێڵێن ABCD لەگەڵ E. لەگەڵ ڤایرۆسانەی کە پێموتم 2 نوع ڤایرۆسی تریش هەیە کە لەگەڵ ئەم ڤایرۆسانە نین. پێڵێن سایتۆمێگالۆڤیرۆس لەگەڵ ئێپستاین بار ئەوانەش تووشی ئیلتیهابی جگەرمانەکەن ئەمانە مەسەن کاتێک تووشمانە بێت کە قورگمان ئیلتیهاب بێژگەلەوەش پاراسایتان ئەو شتانی کە ئێمە پێڵێن کرم ئەتوانن بچنە ناو جگەرەوە لەوێ بژین ماوەیەکی زۆر دوور و درێژ اینجا ئەوانیش تووشی ئیلتیهابی جگەرمانەکەن. لەو ڤایرۆسانێکی باسی کرد ئەو ABCD و E B و C ئەو دوو ڤایرۆسن ئەوەی کە درێژخایانن یعنی زۆر لە لەشە ئەمێننەوە و لە ئەخیرە جگەر تێگەیان. باسی ئەوم کرد کە ئیلتیهابی جگەر دوو تایپێ دانەیەکی بۆ ماوەیەکی کورت ئەمێنێتەوە بۆ 2-3 هەفتەیە کە پێڵێن ئیلتیهابی کتوپڕ دانەکەی تر بۆ ماوەیەکی دوور و درێژترە بنە بۆ چەند مانگ یان بۆ چەند ساڵەوەی کە پێڵێن ئیلتیهابی درێژخایان. بۆ ئیلتیهابی کتوپڕ یعنی ئەوەی کە بۆ ماوەیەکی کورت ئەمێنێتەوە ناونیشانەکەی ئەوەیە کە زەر دەبیت پێستت زەر دەبێ ئەو سپیاوی چاوت زەر دەبێ دڵت تێکەڵەوە کەم خواردنی دەبێت لەگەڵ ئازار ئەتوانێ لەو منتیقەی جگەر تووشت بێت. بۆ ئیلتیهابی جگەر ئەوەی کە پێڵێن درێژخایانە یعنی کە بۆ چەند مانگ بیان بۆ چەند ساڵێکە بێ ناونیشانی نییە حتاکو بگاتە ئەو مەرحەلەی کە پێڵێن لە کەم کارکەوتنی جگەر. مەرحەلەی لە کەم کارکەوتنی جگەر نەخۆشەکە ئاو کۆبێتەوە یان شلەمەنی کۆبێتەوە لە ناو مەعیدەی لەگەڵ ئەوەشە شەرتە خوێنی بێت لە قورگیەوە لە بەرەوەی کە خوێن هێنەرەکە لاینی کاتە تووشێەوە من ئەوەی کە پێڵەن فراوانبوونی نائاسایی لۆلەکانی خوێن یعنی لەسەر پێستیان مەسەلەن بۆڕی خوێنەکان شکلی عنکەبوت و شت دروست دەکەن. لاینی کاتە تووشێەوە من ئەوەی کە پێڵەن فراوانبوونی نائاسایی لۆلەکانی خوێن یعنی لەسەر پێستیان مەسەلەن بۆڕی خوێنەکان شکلی عنکەبوت و شت دروست دەکەن. لاینی کاتە ئەم مرۆڤانەش زۆر زەعیفن چونکە هیچ ماسوولکەیان نامێنێتەوە لە لەشیان دەشتیان ناودەستیان زۆر 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 سوور دەرەچێ و هێشتا پێستیشیان زەرداوە. بۆ پیا ئەگەر ئەگاتە ئەم حاڵەتەی لەکەم کارکەوتنی جگەر سنگی بۆ دروست دەبێت وەکو ژن لە عینی کاتیشە ئەنگونی پیاویش بچووکترە بێتەوە لەبەر ئەم مشکلانەی کە جگەر بە جوانی ئیژ ناکە. جگەر وەکو گورچیلە وایە لەش پاکاتەوە لە پیسایی گورچیلە ئاوی لەشمان پاکاتەوە بەس جگەر دەرمان و پرۆتین و چەمەوادی تر لە ناو لەشمانە پاکاتەوە بۆی خوێنەکەی لاو لەشمان دائیمەن پاک بێت. آخر مەرحەلەی جگەر لە نەخۆشی ئیلتیهاباتی دوور و درێژ لە کەم کارکەوتنی جگەری پێوترن یان تەشەموعی جگەر یان بە کوردی بمۆمبۆنی جگەر وای لێکە کە خانەکانی جگەر ئیش نەکەن و پیسایی لە ناو خوێنمانە کۆبێتەوە. ئەم خوێناچێ بۆ هەموو عەزوێرە لەش بۆ مێشکت بۆ گورچیلت بۆ دڵت بۆ هەموو شوێنە کاتێککە ئەم خوێنە پاک نەکراوەتەوە لە لای جگەرەوە وینجا چێ بۆ لای مێشکمان تووشی بێهۆشیمانەکە و ئاگامان لە خۆمان نابێتەوە زۆر کەس تووشی کۆما بێت. جگەر خوێن پاکاتەوە بەس ڤایتامینات و پرۆتینیش دروست دەکات کە زۆر گرنگە بۆ لەشمان. چەند پرۆتینی هەیە وەکو مەسەن ئالبومین کە کۆنتڕۆلی زەختی خوێنمانەکە لەشمان کە زۆر مهمە یان زەختی ئاو. جگەر پرۆتینی دروست دەکات پێڵەن پرۆتینی مەین ئەم پرۆتینانە خوێن تۆپەڵەکەن ئەوەیە ئەگەر مەسەلەن پێستت بڕی و خوێنی لێ هات ئەم پرۆتینانە یەن اینجا تۆپەڵەکەن بۆی خوێنەکە بوەستێتەوە. بە هەمان شێوە برین دروست دەبێت لە ناو لەشیشتا یان خوێن بەربوون ئەم پرۆتینی مەینانە یەن ئەم خوێن بەربوون ناوەستێنەوە بۆیە کاتێکە جگەر بە جوانی ئیژ ناکە و ئەم پرۆتینانە دروست ناکە خوێن بەربوونەکە ناوەستێتەوە بە جوانی و خوێنت لێ دەڕۆ. ئەم کاتتان باش من دکتۆرە بانوم ئەم جارە بە قوڵی بچینە دەربارەی مەوزوعی ئیلتیهابی جگەر وەکو
وتم آخر جات چەند ڤایرۆسێک هەیە کە بەرجگەرەکەون ئیلتیهاب دروست وەکو ئاخر جاوتم 5 جۆر ڤایرۆس هەیە تووشی ئیلتیهابی جگەرمانەکە ئەوەش ڤایرۆسی A B C D و E اینجا هەر دانێکیان و بە نوعێک تووشی ئیلتیهابمانە ڤایرۆسی A لە ڕێگایەکە توش دەبێت کە ئێمە پێڵێن ڕێگای پیسایی بۆ دەم یعنی ئەگەر دەست بەر شتێک بکەوێ کە بەرپیسایی کەوتبێ گۆ ڤایرۆسە شەرتە ڤایرۆسی ئەی تیابێ بەم جۆرەیە توش دەبێ ئەو شتێککە دەسی لێی ئەتوانێت ئینسانێ بێ کە دەسی نەشت بێ دوای کە چ بێ بۆ حەمام یان خواردنێک بێ لە کەسێکەوە دروستکرابێ کە دەسی نەشت دوای کە چۆ بۆ حەمام یان بە هەر جۆرێ دەست لە شتێک گابێ یان کەسێک گابێ یان دەست لە پیسایی گابێ یان بەرت کەوتبێ ئەگەر دوایی دەست نەشۆیت و دەست بەری بۆ دەمت ئەم ڤایرۆسە بەم شێوەیە ئەچێتە ناو لەشتەوە هەفتەیەک پێش نیشانی ئەم نەخۆشە دەرچێ پێێتەوە هەستەکەی بە هیلاک بوون تووشی تابی ئەڕشەیتەوە چەند کەسێ تووشی سکچوونە بن چەند کەسێ تووشی کەمخۆری بن و بۆیە زعیفترە بنەوە کاتێککە نیشانەکان دەرەچن ئەوەڵ شت ئەیبینی ئەوەیە کە ڕەنگی میزەکەت تۆخترە بێتەوە ڕەنگی پیسایەکەت کاڵترە بێتەوە و هەستەکەی پێستت زەر دەبێت خاصەتەن سپیاوی چاو زۆر زەر دەبێت کاچی بۆ لای دکتۆر تەحالیلی خوێنت بۆکە ئەم تەحلیلانە ئەوە دەرەچێت لە سەریان کە جگەر لە کاتێکی ئیلتیهابایە و خانەکانی جگەر تەبعاً ئازارە دێن و ئەمرێت عیلاجەکە ئەوەیە کە ئەبێ ئیسراحەت وەرگری ئەبێ چەند خواردنێک بخۆی کە پڕ بێ لە ڤیتامینات و ئەنتیۆکسیدانت لەگەڵەوەشە نابێ هیچ دەرمانێک بخۆی کە جگەر ئازار بدات نابێ کحۆلیش بخۆی چونکە ئەوەش جگەر ئازارە ماوەی ئیلتیهابەکە خۆی 2 مانگە لە هەندێک کەسە لە 150 بۆ 20 ئەم ماوەیە ئەبێ بە تقریباً 6 مانگ و چەند کەس شەرتە پێویستکە بچێ بۆ خەستەخانە و لەوێ بێ ئەگەر زۆر هیلا چونکە بۆ زۆر کەس هاوتم کەم خۆری دروستە بێ و هیلاکەتی دروستە بێ ئەم هیلاکەت و ئەم کەم خۆریە طبعاً وای لێکا کە لەشت نەقسی هەبێ لەو خواردەمەنیانەی کە پێویستی پێیانە و ڤایتامینانە و ئەنتی ئۆکسیدانتی کە پێویستیەتی پێ هەندێک کەس تەحالیلی خوێنەکە توانێت ئەوە پیشان با کە جگەریان بە شێوەیەکی زیاتر ئازار درراوە وەک لە کەسێکی ترکە ئەو ڤایرۆسەی هەبێ اونجا پێویستەکە بچێت بۆ خەستەخانە لە بەرەوەی کە چەند جارێ لەشی پێویستی بە چەند شتێکە بێ و مادەیەک چونکە چەند مادەیە هەیە جگەرمان دروستێکە اینجا بۆ چەند کەسێک کە جگەریان زیاتر ئازادراوە ئەم مادەیە پێویستەکە بینێ لە خەستەخانە بۆیە هەر کاتێک ویستت نان بخۆی بە دەست یان ویست حەبێ بخەیتە ناو دەمتەوە بە دەست لەبیر نەچێت دەست بە جوانی بشۆی چونکە زۆر جار ڤایرۆسەکان لەسەر دەستمانەوە بەم شێوەیە ئەچێتە ناو لەشمانەوە ڤایرۆسی ئێ ڕێک وەکو ڤایرۆسی ئەی وایە چونکە ئەویش بە هەمان شێوە تووشمانە بێ نیشانەکانیشی نەفسیشتە ماوەکەی کە ئەمێنێتەوە لە ناو جگەرمانە ناو لە ششمان هەر عینی ئەو کاتەیەوەی کە بۆ ڤایرۆسی ئەیە و بۆیە چارەسەرەکەشی هەر بە هەمان شێوەکو ڤایرۆسی ئەیە ئەوەیەوەی کە بە ئیسراحەت کەیت و بێ ئەو خواردەبانیانە بخۆی ئەوەی کە زۆر باشن بۆ لەشت لەگەڵەوەشە نابێ و دەرمانانە بخۆی ئەوەی کە تەسیرەکاتە سەر جگەر و ئازارەیە یان کوحول ڤایرۆسی ئی لەگەڵ ڤایرۆسی ئەی فەرقێکیان هەیە ئەوەیە کە ڤایرۆسی ئی کە ئەوەڵجار توش دەبێ و هەستی پێکەی بەلەشتا هەستەکەی ئەڵێ ئینفلوێنزایەکت هەیە ئیتر دوای ئەم فەترەیە اینجا هەستەکەی کە پێستت زەر دەبێ و تم ڕەنگی میز و ڕەنگی پیسە و بە هەمان شێوە ئەگەر ئەم ڤایرۆسی ئیش زۆر لەشی هیلاک کرد و زۆر نەخۆشی کردیت و ئەگەر تەحالیلی خوێنەکانت ئەوە پیشانەیە کە جگەرت زۆر ئازاری دراوە ئەو کاتەش تەبعاً ئەچی بۆ خەستەخانە لە خەستەخانە عیلاج بکرێت اونجا عیلاجەکەی هەر ئەوەیە کە لەوێشە بە ئیسراحەتکەی بەس چەند مادەیەک تێنێ کە لەشت پێویستی پێوەیە چونکە جگەرت ناتوانێت دروستیکە ئەم کاتتان باش ئەمە ئەمڕۆ باسی هەپاتایتیسی BDC بکەم و بەم شێوەیە دەربارەی هەپاتایتیسەکان هەمووی تەواوەکەین ئەگەر هەر پرسیارستان بوو بۆم بنووسن هەپاتایتیسی B بە ڤایرۆسی B توشمانە بێ ئەم ئیلتیهابە و کلتیهابی A و E نییە کە ماوەیەکی کەم ئەمێنێتەوە و دوای خۆی لاچێ ئەمە ئەمێنێتەوە حتا ئەوەی کە
بگاتە ئەو حاڵەی جگەر تێکگاتەوە. هێپاتایتیس B تووشمانە بێ لە ڕێی خوێنەوە ئەگەر خوێنی کەسێکی تر بچێتە ناو لەشمانەوە ئەگەر ئەو کەسە هێپاتایتیسی B هەبێ یان لە ڕێگەی شلەی لەش مەسەڵەن وەکو ئەو شلەی کە لەگەڵ تۆی لە چەشۆی لە دنیا ئەگەر دایکەکە هێپاتایتیس B هەبێ ئەتوانێت لە کاتی لە دایکبوونە ئەم مناڵە تووشی هێپاتایتیس بیەکی بکە ئەو کاتەیە مناڵەکە لە مناڵبوونەوە هێپاتایتیس B هەیە. لە چەند حاڵەتێکە کە کەسێک خەریکی مخدرات بێ و خاصەتەن هێروین اینجا دەرزی لە کەسێکی ترەوە وەرگرێ و بیخاتە ناو لەشی خۆیەوە ئەوەش لە ڕێگای خوێنەوە هێپاتایتیس بیەکەی تووشە بێ. وەکوتم هێپاتایتیس B درێژخایانە و ئەو کەسانێک کە لە کاتی مناڵبوونە مناڵەکەیان تووشی هێپاتایتیس بیەکەن ئەو مناڵە لە 90 شانسەکەی هەیە بۆ ئەوەی کە نەخۆشەکەی درێژخایان هەتا گەورەتربی ئەم شانسە کەمترە بێ و بۆ مانە ئەوەیە ئەگەر لەسەرەوەی 5 ساڵبی ئەم شانسەی بۆ ئەوەی کە نەخۆشەکە درێژخایان بێ 5 بۆ 10%. کاتێک کە تووشی هێپاتایتیس بیەبی حتا وەکو 3 مانگ یان کەمتر ئەتوانی ئەم نیشانانەی ئەم نەخۆشی جگەرە توش بێ و کووتمان ئاخرجار زەردەبیت هیلاکەبی زەعیفە بیتەوە هێزت نامێنێ ئەگەر دوای 6 مانگ بتوانین بە تەحالیلی خوێن ئەم ڤایرۆسی بیە بدۆزینەوە لە ناو خوێن تا دەکەواتە نەخۆشەکە بۆ بە درێژخایان. کاتێکە ئەم هێپاتایتیس بیە درێژخایان بوو خانەکانی جگەرت ئازار دەدرێن و ئەمرن ئەو مشکلەکەی ئەوە چییە کە لە ئەخیرا جگەر ئیش نەکات. ڤایرۆسی B ئەوەی جیاوازە کە کاتە یەتە ناو خانەکانی جگەرمانەوە جیناتەکانی خۆی خاتە ناو جیناتی ئەم خانەی جگەرمان یعنی تر دوای ئەوە ئەم جیناتانەی ئەم ڤایرۆسە ئەبێ بە بەشێ لە جیناتی بۆیە ئەم ڤایرۆسە ناتوانین بکوژین بەس ئەوەی کە دکتۆرەکە دەداتێ دەرمانێکە وای لێکە ئەم ڤایرۆسە بخەوێنێ بۆی ڤایرۆسەکە ئاکتیڤ نەبێ یعنی نەتوانێ خەڵستێتەوە و ئازاری جگەر بازیاتر. بەم شێوەیە ئەم دەرمانەی کە ئەدەینێ وای لێکا کە خانەکانی جگەر زیاتر تێک نەچن و لە ئەخیرا نەبێ بەو شتێکە ئێمە باسمان کەوتم پێڵەن تەشەمۆعی جگەر یان بمۆن بوونی جگەر لە عینی کاتیشە وەکو باسم کە لە ڤیدۆکی پێشوو ئەتوانی بەم ڤایرۆسەشەوە جگەرە دەتوانێت تووشی سەرەتانی جگەر ببێ یعنی ئەم دەرمانە واد لێکا کە شانسەکە بۆی بێ بە سەرەتانی جگەر کەمتر عینی کات ئەم دەرمانە کە بەکارێنین بۆی ڤایرۆسەکە بخەوێ و ئاکتیڤ نەبێ واکە کە نەتوانێ کەسێکە هێپاتایتیس B هەبێ تووشی کەسێکی ترکە بەم نەخۆشیە. هێپاتایتیس D بە ڤایرۆسی D تووشمانە بێ بەس ڤایرۆسی D ناتوانێت بەتاقیتەنیا هجوم کاتە سەر جگەرمان چونکە ڤایرۆسەکە وا دروستکراوە کە خۆی ناتوانێت بەتاقیتەنیا بیکە پێویستەکە بە ڤایرۆسێکی تر بۆ یارمەتی. ڤایرۆسەکەی کە ڤایرۆسی D پێویستی پێێتی ئەوەیە کە پێڵین ڤایرۆسی B ئەوەی کە تووشی هێپاتایتیس B مانەکە دەکەواتە دوو جۆر لە ڕێگا هەیە بۆی هێپاتایتیس D تووشمان بێت یان لەگەڵ هێپاتایتیس بیە تووشمانە بێ یعنی هەردوو ڤایرۆسەکان بە یەک جار تووشمانە بێت یان کاتێککە هێپاتایتیس بیم هەیە و نەخۆشم بەمەوە بە جۆرێکەوە تووشی ڤایرۆسی دیشە هێپاتایتیس دیش بە هەر عینی جۆرە تووشمانە بێ وەکو ڤایرۆسی بی یان لە لای خوێنەوە یان لە لای شلەی لەش و هەروەها عیلاجی هێپاتایتیس دیەکە بە هەمان شێوەکو عیلاجی هێپاتایتیس بیەکەیە. هێپاتایتیس سیش تووشمانە بێ لە ڤایرۆسی C ئەمیش وەکو هێپاتایتیس B درێژخایانە ئەگەر عیلاج نەکرێت بە هەمان شێوە وەکو هێپاتایتیس B چۆن تووشمانە بێ ئەمیش بە هەمان شێوە تووشمانە بێ توشبوونی ئەم ڤایرۆسە لە لای خوێنەوەیەت یان وەکو چۆنتم شلەی لەشک و ئەو شلەی کە لەگەڵ تۆی پیاوایەت بە هەمان شێوەکو ڤایرۆسی B لە کاتی مناڵبوونە ئەتوانێت مناڵەکە تووشی بێگە دایکی هێپاتایتیس C هەبێ
و ئەمە بەقوتری شەبێت شانسی بۆی کە مناڵەکە توش بێ ئەگەر دایکەکە HIVشی هەبێ لەگەڵەوەیە. ئەمان شێوەکو هێپاتایتیس B، هێپاتایتیس C خانەکانی جگەر تێگەیاتەوە و وردە وردە بێ بە ئەو پرۆسەسێکە پێمان و دوتمان تەشەمۆعی جگەر یان بمۆنبوونی جگەر و لەگەڵەوەش خەتەری سەرەتانی جگەر. بەڵام بەعکسی هێپاتایتیس B، هێپاتایتیس C ڤایرۆسی سیەکە ئەتوانێت بکوژێت بەو دەرمانانێکە هەمانە و بەم شێوەیە جگەر ئازار نادرێت.